یاریەکانی خولی پلەیەکی عێراقی بەردەوامە و لەو میانەیەشدا پێشمەرگەی سلێمانی لا یاریگای فەرماندەیی پێشوازی لە حەویجەی کۆتا پلەی ڕیزبەندی کرد. تایم یەکەم ئاستی هەردوویانە لە سەرەتاوە لە یەک نزیک بوو، هێرش بە هێرش وەڵامی یەکتریان دەدایەوە. لا خولێکی چل ساڵح مطلق بە لێدانێکی موشک ئاسا گۆڵ یەکەمی پێشمەرگەی تۆمار کرد. پێش کۆتایی هاتنی تایمی یەکەم پێشمەرگەی سلێمانی بە گۆڵێکی ئیبراهیم حەیدەر ئەنجامەکەی کردە 2 هێندە و ئەو تایمە بە کۆتا هات. لا دەستپێکی تایمی دوم حەویجە لە هێرشێکی هەڵگەڕاوەدا لە ڕێگەی عەمار موطلق گۆڵ یەکەمی تۆمار کرد. پاش ئەو گۆڵە هێرشەکانی پێشمەرگەی سلێمانی زیاتر چڕ بووەوە لەسەر گۆڵی حەویجە، بەڵام وەڵامی حەویجە گۆڵێکی نایابی نەشوان محەممەد بوو لە تۆڕی پێشمەرگەی سلێمانی و ئەنجامەکەی یەکسان کردەوە. هەرزوو پێشمەرگەکانی سلێمانی وەڵامی گۆڵ یەکسانی حەویجەی دایەوە و محەممەد عەباس گۆڵی سێمی لا خولەکی 58 تۆمار کرد. ئیبراهیم حەیدەر برینەکانی حەویجەی قوڵتر کرد و لا خولەکی 73 گۆڵی چوارەمی پێشمەرگەی تۆمار کرد. هێرشەکانی پێشمەرگە بەردەوامی هەبوو لە هەوڵێکی تاکە کەسیدا سالار حوسێن لا خولەکی 77 گۆڵی پێنجەمی تۆمار کرد و لا کۆتاییدا پێشمەرگەی سلێمانی بە 5 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یاریەکەی بردەوە. حتا سهل منافسین چەند خاڵک گەرەنگە دەستمان ڕۆی وتمان هات شاکسازیەکەین ناو فەرقەی خۆمان. ئاخر یاریکە لێرە تعادلمان کرد لەگەڵ نادی سامەڕا، یعنی سیرمان کرد فرقەکە فەراق دروست بوو بین ڕاهێنەر و بین یارەزانەکان. مەسەلەی نەفسی بوو لاکتەوە لاخەر ئێمە گۆڕانکاریمان کرد. یاریکی بەغداد نامەباز زۆر قورس بوو کە بێ ڕاهێنەر بشی بۆ ئەوێ ئێمەمان توانین ناو خۆمان ئێمەوتمان دڵسۆزەکان خۆمان ڕاهێنەری شەباب ڕاهێنەر ناشین لەگەڵ ئێمە هەمومان هەرچێکمان بەیەکەوە هەرچۆن لەگەڵ مستعمل دەربکۆنەکە وەکو تیمێک دروستمان کرد وتمان ئەم دویاری بێ ڕۆی ببین. ئەوی نادی بە بەغداد بینیتان ئەمانێت بەغدا یاریمان کرد لە بەغدا فڕقەکە ڕوحی قتالی هەبوو زۆر باشم خەڵکمان بەدەستهێنا هەبە تامی بردنەوە بوو. ئەمڕۆ وەکو بینیدان غەڵەت فەردیمان هەبوو، غەڵەت ئەمە خۆ نازانن فڕقەکە هەجومی باشە بێ کە بۆ گۆڵ یاریکرد ئەی بە گۆڵ لێ بکرێ. لە فڕقەمان رازین سپاس بخوا بە 5 گۆڵ هاتینە دەڕاستە گۆڵ لێمان کرا چەند غەڵەتێکمان علاجەکەین ئینشاءالله. توانیمان لە ئافتایمی یەکەم ئەو خراپ بووین، لە ئافتانی دوم هاتینەوە ناوی کەشی یاریەکە و توانیمان 2 گۆڵ تۆمار بکەین، بەڵام ئێمە یاریەکەمان هەمووی لەسەر غەڵاتە، یعنی هەموو یاریەکانم فەریقێکی خراپ نییە باشە، بەڵام بێ مادی زۆر خراپە، بێ مادیە لە ڕووی مادیەوە زۆر وێرانە. دوای تێپەڕبوونی 17 هەفتەی خولی پلەیەکی عێراق پێشمەرگەی سلێمانی دوای بردنەوەی لە حەویجەی میوانی خاڵەکانی بۆ 25 خاڵ بەرز کردەوە لە سێمی ڕیزبەندی دەبینرێت. حەویجەش وەک خۆی لە کۆتای ڕیزبەندیەکە مایەوە. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.